گەنجێک لە ئەڵمانیاوە هاتۆتە شاری سلێمانی دەیەوێت لە ڕێگەی 50 کاتژمێر ڕۆشتن لەسەر ئەم ئامێرانە داهاتێک بۆ نەخۆشخانەی هیوا پەیدا بکە. دەچمە لای کاک بەهجەت گفتوگۆ لەگەڵ خۆیدا دەکەم. سڵاو لێ بێ کاک بەهجەت. سڵاو لێوەش. جارێ بەخێر بیتەوە بۆ سلێمانی. زۆر سواسانەکەم بۆ ئەم دەرفەتەی داتان بە من. زۆر سپاس بۆ تۆش. دەتەوێ لە ڕێگەی ڕاکردن و ڕۆشتن لەسەر ئەم ئامێرە داهات بۆ نەخۆشخانەی هیوا کۆ بکەیتەوە. باسێکی کارەکەتم بۆ بکە. بەڵێ من ناوم بەهجەت حەسەنە، خەڵکی کوردستانم، بۆ ماوەی 25 ساڵە لە ئەوروپام. ئێستا هاتوومەتەوە بۆ کوردستان کە بتوانم کارێکی من خۆم یاریچی لانگ دیستانسم هاتووشمەتەوە بۆ کوردستان بۆی لە سلێمانی کارێکی وە ئەنجام بدەم بۆ خەستەخانەی هیوا کە ماوەی 50 کاتژمێر لەسەر ئەم جیازە ڕا بکەم کە بتوانم پارەیەکی زۆر کۆ بکەمەوە بۆ خەستەخانەی هیوا. ئەم فکرێم زۆر دەمێکە لە مێشکایە ئێساش بە پشتیوانی خوا ئەمڕۆ ئەنجام دەین. باشە پێشتر ئەم کارت کردووە ماوەی کاتژمێرێکی زۆر لەسەر ئەم جیازە ڕۆشتنە کردووە؟ بەڵێ سێ ڕیکۆردیشم هەیە. یەکەمیان لەسەر جیازەکە 420 کیلۆمەترە، دووەمیشیان 500 کیلۆمەترە، یەکەمیان بۆ ماوەی 46 ساعت، ئەوەی تریشیان بۆ ماوەی 61 ساعت 500 کیلۆمەتر ڕام کردووە. سێ شەو سێ ڕۆژ. من زیاتر دەتوانم ڕاکەم بەس وەکو بۆس ئەو پرۆژەی کە من لای من دامناوە ئیشەڵا لە داهاتووە بۆ شارەکانی تریش ڕاکەم بۆ کاریخی خێری بۆ شارەکانی تریش ئیشەڵا لە داهاتووە ڕاکەم. ماوەی ئەو 50 کاتژمێرەیە دەمەوێت بزانم بە بەردەوامی ڕۆشتنەکەی لەسەر ئەم جیهازە یاخۆت پشودانی تێدا؟ بەڵێ پشودانی تێندیانی ئەمە من 50 ساعت ڕاکەم بەس بۆ تەوالێت ئەچمە خوارەوە بەبێ خەوتنە خواردنی تیا هەر بەسەر جیازەکەەوە خواردنیشە خۆم و ئاویش هەر لەسەر جیازەکە بەس بۆ تەوالێت دەچمە خوارە. جیازەکەریشە دیاریکراو هەیە؟ بەڵێ من خۆم 20 ساڵم یاریەکەم، زۆر خواردنەکانیش دیاریکراون کام خواردنانی. بۆی بۆ بینەرانیش ڕوون بێ یاریکردنی ئەم ڕاکردنی ماوە درێژە بۆیە لە توانای هەیە کاتێکی ئەوەندە زۆر بڕوە. باشە خواردنەکە چییە؟ دیاریتان کردووە؟ بەڵێ دیاریکراوە. مەسێ مۆزە، خوورمایە، گوێزە، ینی تۆزی خواردنەکانیش بچووکە، ئەوە ینی لە 12 ساعت زیاتر کە تۆ ڕاکەی مایدەت بچووکە بێت و زیاتر ئەو خواردنانی کە خۆی جیاوازن. منیش خۆم زۆر اینم کردووە لە سەروانەی کام خواردنە بۆ مایدەی منە بێت مەسەلە بۆ نمونەکەم بۆ کاتی ڕاکردنەکە. بۆچی سێ جیهازتاندانەوە بە تەمای کەسیتر لەگەڵتانە؟ بەڵێ من زۆر خۆشحاڵە بم کە هاتوومەتەوە بۆ کوردستان کە بتوانم خەڵکی کەش لە تەنیشت مۆڕاکەن. ئێستا خۆی 4 جیازە دایانناوە، دوانیان لەویایە ئەمەیان تۆسێ ئێن نەخوار و دوایی ئەوەی تریشانێنن. هیوادارم کە بتوانن کە خەڵکی کەش بێت لێرە لەگەڵ منە ڕاکات. بەڵام من لە کاتی ڕاکنەکەی بەڕاستی قسە ناکەم خۆم کە تەواو بمەوە کاتی قساکەم یا پێشێکیکەی حەزەکەم وەکو هەندانێک بۆ خەڵکی کوردستانیش کە بتوانن توانای خۆیان تاقی بکەنەوە لەگەڵ منە. زۆر خۆشحاڵە بم. کارە خەیریەکە چۆنە؟ خەڵک دێ ئەتەوێ سێری تۆ بکە، سێری ڕاکردنەکەی تۆ بکە، سێری ڕۆشنەکەی تۆ بکە، لەو ڕێگەیەوە هاوکاری بۆ نەخۆشخانەی هیوا دابنێ و تۆش ئەم هاوکاری پێشکەش بە نەخۆشخانەکە. من مەبەستی من لەم ڕاکردنەیە ئەوە نیە من خۆم دەرخەم، مەبەستی من ئەوەیە بەس کاری خێرەکەیە. من ڕاکردنەی من زۆر ئەگەر بۆ جەنابتانی باسکەم زۆر درێژە، ئێستا ناتوانم بەس بتوانم خاڵەکانی باسکەم. بەس ئەوەیە من ئەمەوێ خەڵک بێت لەگەڵ منە توانای خۆی تاقی کاتەوە و بە هەمومان بە کۆمەڵ یعنی بتوانین پشتیوانی بکەین بۆ خەستەخانەی هیوا بە پارەیەکی کەم بێت یا زۆر بێت بتوانین هەوڵێک بدەین کە ئەو نەخۆشخانەی لە خەستەخانەی هیوان بتوانین وەکو سمبولێک کە بتوانین پارێکیان بۆ کۆ بکەینەوە بۆ خەستەخانەی هیوا. زۆر سپاس بۆ تۆ. بەڵێ بینەرانی کۆباز ئەم گەنجە کە خۆی لە بنەڕەتدا خەڵکی شاری سلێمانی و ماوەی چەندین ساڵە لە وڵاتی ئەڵمانیایە یاریزانی ڕاکردنی ماوە درێژە. ئێستا دەیەوێت لە ڕێگەی ئەم کارەیەوە هاوکاری بۆ نەخۆشخانەی هیوا کۆ بکاتەوە. لە نێو فامیلی مۆڵی شاری سلێمانیدا چەندین ئامێری ڕاکردن دانراوەیەکێ لەو ئامێرانە تایبەتە بەخۆی و ماوەی 50 کاتژمێر بە بەردەوامی لەسەری ڕادەکا. ئەوانەی دیکەش دانراوە بۆ و کەسانی کە دەیانەوێت لەگەڵ ئەمدا ڕاکردن ئەنجام بدەن لەسەر ئامێرەکانی دیکە دەتوانن ئەو ڕۆشتنە ئەنجام بدەن و خەڵک هەم بێتە نێو فامیلی مۆڵ لە نزیکەوە بیان بینێ بڕەپارەیەک بۆ نەخۆشخانەی هیوا دابنێ. جالەوە کۆمەڵێ ژمارە دانراوە دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارەوە هاوکاریەکان بنێ
دەبڕن بۆ نەخۆشخانەی هیوە کۆمەکێک کۆ دەکاتەوە بۆ ئەوەی کە بارگرانی لە نەخۆشخانەی هیوا کەمێک کەم ببێتەوە.